بسم الله الرحمن الرحيم. بحول قوي إلهي وبيارمتي لخوي شوكي تروين خزمتنا وإدامي بحثي جلسي بيشوه ولي مجبور بوين بيكين دو جلسة عشق ارتباط وان ويكو بحثي عشق من والسختي نور راحت شون عشق فرا مفصلات هوا وكرد منتهى چند نكتيك ما بعنوان تذكر بيجمي واني اگر كسك عاشقانه ازدواجێکی نەکردەوە بزانێ ئیتر تەواو بوو بەدبەخت بوو وانییە هەر کەسێک گەرەکیوێ ئەزدواج بکە حتمەن ئەشێ عاشق بووێت ئەزدواج بکە. عشق عەرزمان کردن عشقە واقعیەکەی فرە کەم دەسەکەوێ و ئەکسەری خانەوادەگەلی شادوە بێ عشقی واقعی ئیسا خۆشبەختن خەریکن زندگیەکە. بەحسی ئیمشەومان بۆ ئەوەسە کە کەس ناومید نەوێت ئەویچەوە عاشقانە زندگی شروع نەکرێ یا زندگیەکی ئەس ئیساتە ئاساری عشقیتیانیە نگەران نەوێت ئەکرێ ئەویچە خاسکەین. ئیمشەو قەواعدی ئرتباطتان پێژین لەبەرە بەحسێکەکەین لە زەمینەی ئرتباطۆ لەولا ئافاتی زوان لەولا ئەنواعی ئرتباط و لە ئاخرۆ قەواعدێکە هەر نەوع ئرتباطێک بێت بتوانین باشتری بکەین پێی و لدواء يوجد جلسة كمان تواقعين إن شاء الله. ارتباط يعني تشتيك بشر خلقي كردية بور رفع نياس چی ارتباطی تاپلەیەکی ڕاهنمای و ڕانندەگی و ڕانندەکەوێت کە ئەو گیانی تیانی و ئەم شعوری هەست وەلێ لە ڕووی تاپلۆکە زانێ لەکوێ خەتەرە چی ارتباطی دوو دانە ئینسانوێت یەکێکیان ناشنەواوێت ئەمەکەیان وەزوانی ئیشارە حاڵی بکە چی ارتباطی تلێزونێکێ خەریکەوە دەنگی بەرز قسەکەوە لێ گوێی نییە لە گوێرەکەی گوێ بورێ یا گوێ نەورێ قسەی خۆیەکە چی ارتباطی دوو ئینسانی تەواوێت کە مەوازە بوون ئەم قسەی منە زەڕەیە ئەو لێڵ نەکات زەڕەیە بێتاقەتی نەکات هۆشم بێ وەختێ بێتاقەت بوو قسەکە ئەدامە نەگەم قسەیە بکەم ئەو خەمی هەست بیڕەوێنمەوە ئەوەر خۆشی هەست بیلاوێنمەوە ئەمانە شتێلێکن لە ارتباطە وەختێ بەشەر ڕوبەڕووی تەرەفی مقابلی بۆ شە ڕعایەتی بکات چون ئێمە نە تلێزونین نە تاپڵەی ڕانمە و ڕانندەگین نە عەلامەتین کە ئەحساس و شعورمان نوێت. ئمڕۆی تر ئەمە بووەسە تقریبەن شتێکی سادەیەژن ارتباط فرستەندەیەکی و گیرەندەیەکی هەو ئەسپاوێکی ژوا پەیامەکەی پێهەنێری وەکو بێژی من تەکیەکە قسە بکەم من قسەکە ئەهەنێرم ئەو ئەیژنە فێ مۆبایلێکیشمان تەلیفۆنێکیشمان گەرەکە تەلیفۆنەکە سیمەکەی بڕێ مۆبایلەکە خەتنە ارتباطەکە قەتەوێ ئەمانە شتێلێکن ئیتر ئمڕۆ هەر کەسێک لە حەوزەی ڕەوانشناسی و تەدریسا قسە بکە ئەهەنێژێ من ێژم قسەکەر فەسیحترین بەشەروێت ئەو کەسە گوێ ئەگرێ گوێگر ژیرترین و باشترین گوێی دنیای بێت باشترین گوێی دنیای بێت ئەگەر باشترین وەسیلەی ارتباطیش لە بانترین مۆبایلێل و باشترین خەتگەلی پێ بووی ئەوە بیاننەوێ لە قسەوە ارتباطەکە کەڵک ناخوا کەم کەسێکە چواتە سوراغی ئەمشتەوە نەرمەفزارەکە فکرێکە ارتباطی پێوە بەرقەرارەکرێ ساقنەوێت ارتباط بەرقەرارکەرەکان گرفتارەوە قەویترین شتی ارتباط غیر ئەس تاپڵە و کتێ و تلێزون و ئەمانە زوانە و ئەگەر زوان بیژنەفی خۆشترە تا بینووسن ئەها لە سوخەنڕانی فرەتر لەزەتەوەین تا لە فیلمەکەی چون گەرما و سەرمای محیتەکەی حسەکەین فیلمەکەی ئەو شتێ نییە لە سوخەنڕانیەکە فیلمە فرەتر لەزەتەوەین تا لە سوخەنڕانیەکە هەر دەنگە نەوارە چون بۆ یاگرتن و بۆ ژنەفتن چاویش لازمە نەوار هەر گوێچکە تەغزیەکە گوێگرتن چاویی گەرەکە بازێ لە قسەکردێل ئەسەن ناڕوانە ناوچاوی قسە ژنەفەکە ارتباطەکەیان چاو نییە هەر گوێچکەس ناقسە و ارتباطی شەنیداریش خۆشترە لە نوشتاری کتێوێکە نووسیاوە وەقەی ئەوە بیژنەفی خۆش نییە خۆزایەکێک بی خوێندایەتەوە بۆ گوێ لێبورتەوە ئەمانە مقدماتێکن دەرمۆردی ارتباط تا کەسێ لێ لەم حەوزەکارەکەن دقەتیان فرەوێ مەخسووسەن سوخەنڕانوێل مەخسووسەن معەلموێل و مەخسووسەن کەسانێکە بۆ دوو سێ نەفەر قسەوەک ئیتر بەسە هەر ئەوە گەرەکمە مقدارێک دەرمۆردی زوان کە ێژێ چ گویم کنا گفتنم بهتر است زبان در دهان پاسبان سر است فرێ لە سەرگەلی سەوز زوان بڕیونی لەم پەندە
ئەم پەندە گەلێ جێگەی بڕوایە زبانی شیرین پەسەندی خوایە تاڵترە لە خوێنی بێحەیا و دەمشڕ تاڵترە خوێنی بێحەیا و دەمشڕ لای خودا و خەڵک لە میری سەربڕ لە جەلات لعنەت کراوە سەد هێندەی ئیبلیس لە پیا و ژنی سوک و زمان پیس ئێژن هەڵەوەڕ چەشنی نەجیسە تا چکوڵی تێخەی بۆ گەنی پیسە کەسێ زوانی نییە لە کۆنتڕۆڵیا زەبان نشستە بە کونجی سۆممۆمبۆک به ئەس کەسی کە زەبانەش نەباشە دەرحوکم کەسێ ناتوانێ زوانی کۆنتڕۆڵ بکە وەکو کەسیفیە چکوڵی تێدەی بۆی زیاکات چون زوان ئافاتێکی هەست بەر لەوە خودی سەبکە لە ئێرتباتی بێژین لازمە بزانن ئەم زوانە هەم تۆزە گۆشتەوە ها لە دەمەی پیاوە خاسیەک یەک زوانمان خۆمان تەربیەت ناکەین باوەڕتان بێ بۆ وتنی نیم سەعات قسە زوان ئەوە حەرەکەتەکات ئەگەر بیەیتە دەمی یەک لەرا تا ڕوانسەر پیادەڕەویەکە نازانین پێی چەنێ ئەچواتە خوار و تێتە بان و ئەچواتە ئەم لاو ئەولا فەقەت تەفرنجی برن بۆ وتنی حرفێکی ئەلفبا وەکی سین لەو دوابێژی زێ زوان کەمتر لە 1 میلیمتر لە زۆر دەماشێ جێوەجێ بێ زیاتر بێتی تر ناوێتە سین ناوێتە زێوێتە حرفێکی تر چەندێک دقەتی ئەم زوانە بۆ وتنی کەلیمەیەک 500 حرەکەتەکە لە وتنی یەکدانە جملەی نسبەتەن کۆتاوە چۆن ناکەوێتە بەریدیان چۆن ناقرنجێت جاروبەریش زوانمان نەکەوێتە بەریدیانمان نەقرنجێت فرە قسە بکەی ئەمیشتە بۆ پێشتێت چۆن ئەم زوانە ئەگەر ڕعایەتی حقوقی نەکەی ئەوێتە ئافەت بۆ یەکێ لە ئافاتی زوان ئافاتێکە ئیمڕۆ ئەمانەوە گژی یەکە برا دیندارەکانمان برا بێدینەکانمان برا سەرلێشێوەکانمان برا ئاگاهەکانمان گشتیان برای هێمن من حتا ئەمیشە دەفعەیەکی تر عەرزم کردن مەولانا پیاەکی سەرامەدووە نوکتەیەکی قەشەنگی هەست من شعرەکەم ئەگەر کامڵ حەفزوێت باشە ئەفەرمێت در هیچ کافری بخاری منگرید که به مسلمان مردنش باشد امید تو چه خبرداری از ختم عمر او تا بگردانی به یک باره از او رو دی آخر اگر ئامی ناحاڵی نەوێت تۆ چ لوتفێکەکەی لەم دنیا وەخۆ هەدایەتی ناحاڵیەک لوتفە وەخۆ پەیغەمبەر صلی الله علیه وسلم وەختیها خۆ گشتی مسلمان نەو یەک نەفەر مسلمان پەیانەوە دەیجا ئەگەر لە غەیری مسلمان پشتی هەڵبکردایە ئیسلام ئەگەیوێ هێمە زوانی شیرین و نەرمی کاوراوە خۆڵەکەوەی ئەکردە سەریا مسلمانە کرد ئەمە زوانە یەکێ لە ئافاتی زوان سوخەنچینیە من جاروبار لێمە پرسن تۆ کێی خۆشیان تێلێمێژن کوێنەی چکارەی ئیسم و ڕەسم و نامەم بۆ نووسنێژن خۆ معرەفی کە لە سوخەنبانیە ئێژن من محەدین وەم دوو گوێچک ئەمە شتێکی سادە نییە ها گەورە پیاوەلیش ئەمیانەوتێ من لەوانیاوم بکێ دوو گوێ زوانێ دوان بژنە فێ و دن کێبێژی ئەمە سە من ئەم ئاغەممە کە قسەی خەڵک ئەژنەفم لە دوو قسەیەکە ئەیژنەفم چون دوو گوێچکەمەز یەک مەغزم هە تەحلیلی ئەەکەم دنگێکیان ێژم دوو گوێ و زوانی هەر قسەیە بۆ کردن ناشێ برا چون ئەگەر هەرچێک بژنە حتا ڕاستیش بۆ وتن ناشێ گژڕاستێشێ نێژی جۆز ڕاست نەباید گفت هەر ڕاست نەشایەت گفت دزێ لێتان بپرسێ بێژە کام شەو نیەنە ماڵە کلیلەکەتان ئەنەنە کوێ تەڵاو جەواهێرات وا لە کوێ لە کوێوە بڕۆمە ماڵ زەحمەتم ناوێ قسەی بۆکەن ئایتە ڕاست ناکەین گژڕاستێ خۆی ێژن ڕاست مێژە بمعنایەوە نیە ێژن درۆ بێژە ێژن گژڕاستێ مێژە خەبەری کە دانی دڵبیازارەت تۆ خەموش تا دیگەری بیارەت خەوەرێک لا پێزانی بیکەی مردم عەجزە بران نەیکە دڵە یەکێکی تر مردم دەمیان ناوێسێ با یەکێکی تر بێژێتی تۆ بۆ خۆ قەڵبەکەی یا خواونە ژیر بووین هیچ کاممان نێژینی ئەگەر وای پێبێتە ئیتر عالیە یەکێ لە ئافاتی زوان سخەنچینیە یا دووزوانیە کەس چاکت ناڵێ لە دوور و نێزیک جارێک لە پیک دەی جارێ لە ماپیک چاک خۆتت داوە لانی بێعاری هەم لە ناڵ ئەدەی هەم لە بزماری خەڵکی ساکارت گەلێ بە شەڕدا لە مێژە گورگی لە پێستی مەڕدا دووزوانێل خاس بزانن هێمە ئاقرەکەی ئەزانین پێیان دووزوانن
گورگن هەرچەند کەوڵی مێوا لە بەریانە. ئەمە وەسفی ئەوانە. من ئیمشەو چون گەرەکم یا ئافاتی زەبان بێژم دووڕووی خۆی یەک جەلەسەس، هەر کامێ لەمانە یەک جەلەسەس. فقط با بزانن ئەمە ئافاتێکە ئەوانی لە بەرچاوی خەڵک قەڵب کردوێ. یەکێکی تر لە ئافاتی زوان تەزاهورە و زوان قسەوەلێکی خۆشەکەین و عەمەڵکردنی فرە سەختە. دەسات گفتە چۆن نیم کردار نیست، من ێژم نیم کرداریش هەر باشە. ئەگەر قسەیەک کرد خەڵکی سارد نەکردو هەر باشە، قەینە عەمەڵێکی پێ نەکەی. هەسان چت تێژەکات و هەرچەند خۆی کولێ. ئەگەر قسەتان کرد و عەمەڵتان نە و لە عەقڵ قسەیە بکەن عەمەڵی یەکێکی تریش لە بینەوە. تەشویقی خەڵکی تر بکەن، قەی ناکە ئەگەر زەعیفن لە عەمەڵە. ئەژێ ئیمام حوسەینیان دا بە کوشت ناپاک، دەیانگوت خوێنی کێچ پیسە یا پاک. ئەپرسێ بۆ خوێنی کێچ، ئێژێ نوێژی وا پێوەیە خەریکە لەو لای ئیمام حوسەین هاتە کوشتووە دووڕووی و دووزوانی. ئەمە تەزاهوری پێژن. بەیتولماڵ بۆ خۆی کەر بەبارەوە قوتەدا بۆ خۆی دەپرسێ یا دەڵێ بەیتولماڵ حرامە نەیخۆی. خۆی خەریکە چەپای خەڵکەکە دفاع لە بەیتولماڵەکەوە درۆیەکو. هەسمان ئەفرادێک وایەنە. ئەمە تەزاهوری پێژن. ئافاتی زوانیان بە شەرانەس. ئێمە شعورمانە دەرکەکەین دووڕوون. درۆکردن. درۆ نە فەرزە نە سوننەت کاکە. کێ ڕاست و پاکە بێترس و باکە. هەرکێ درۆیەکی کردی خۆی ئەزانێ بۆ پینەی چوار درۆی ترەکا و بۆ پینەی ئەو چوارەکەی چواری تر و هەمیشەیش ترسنۆکە درۆی لێ نەکەوێتە دەر. ئاخرەکەی مەجبورەوە بێژە درۆم کرد بۆ نجات پێیا بکە. کاش هەر ئەوڵ نەیکردێ. یەکێکی تر لەو شتانە ئافەتی زوانە کەتمانی حەقە ئیمڕۆ فرەفرە بووە. کاورا گرفتار بوو بەرچاو تۆ دی و زوڵمیان پێکرد، بانگ تەکایەژێ بێ شایەتیم بۆ بگەزاتر نییە. دەی من وە پشتیوانی تۆ ئەتوانم لە حەقم دفاع بکەم، تۆ چاوت و قچاو نقناکەی حەقە ڕسوا بووین. بۆیە زۆردارێ لەتوانن زۆر بکەن، مردم نایەن شایەتی بوون، مردم دفاع ناکەن. کەتمانی حەقێکێ لەو بەدبەختیە لەسەر ئیمڕۆ باعث بووە مردم فرە گرفتار بوون و فرە و دەستی زۆردارگەل و مەزڵومن و تەوانی دفاع لە خۆیانیان نەوێت. لە سێدارەت دەن حەقدا مەپۆشە، بانگی محەممەد ئاشکرا خۆشە. و بۆ افتخارەکەن و حەزەتی عومەر ێژن وەڵا ئەو مسلمان بوو چوو بانگی هەڵوەڕی و دەنگی داوە و تا زایرەن ئێمە یەکێ لە شتێکە باعث بووە فرە متعەسبین تەرەفداری لە حەزەتی عومەرە. دەی برا بانگێک و ئاشکرا بووێن دەفعێ وەختێ زاڵمێ گرفتاردانەکە. یەکێکی تر لە ئافەتێلی زوان موقعیەت نەناسینە. هەر قسێتەوە دەمیا لە هەر کوێ ئەیکا. بازێ قسەینی بازێ جێگە نییە، بازە چت ئەشێ لە بازێ جێگا نێژی. مەلا ناسرەدین دەفعەیەکیان هەروە وەلادەمۆ کاورایە دایوە ڕێوە قەوەتی چینە و دەسەڵاتی چینە و وەلێ خوڵکی کاورای کرد وتی ئابرا لا بووە چایە بخۆین. کاورایش هەر خوڵکی کرد فەورەن لە کەرەکەی داوەزی و وتی ئەم نێخسکە لە کوێ داکوتم. وتی بێری بی کتۆبانی ئەم زوانی منەوە. بێ مەوقع قسەکردن ئەمە دەستانە کێسی. بازێ قسە لە بازێ جێیان مەکە. یەکێکی تر لە ئافاتی زوان بێ احترامیە لە قسەی گەورە و بچووکە. هەروە زوانی مناڵتێکی ڕیچەرمووا قسەکە، هەروە زوانی پیاوتێکی ژنا قسەکە، هەروە زوانی ژنتێکی پیا قسەکە. ناسک و نارینتێکی پیاەکی ماقۆڵا قسەکردن بێ احترامیە پێی. ڕق و کە لە ڕقانەوەکو پیاوەلتێکی ژنێکی